میوانداری خانم دڵنیا ڕەحیم زادە چالاکوانی سیاسی لە سوید ستۆکهۆڵم دەکەین. ئەم کاتت باش دڵنیا خانم یانی حەزم کرد پێش هەموو شتێک باسی ئەو بکەین کە سوپای پازەران دەڵێ ئێمە خەمی ئەوە نییە کە یەکێتی ئەوروپا بمان خەستە لەستی تۆریستیانە. ئایا ڕاستە کاریگەری لەسەر سوپای پازار و لەسەر ئێران بەگشتی نابێ ئەم بڕیارە؟ ئەم کاتتان باش سڵاو ڕێزم هەیە. لە ڕاستیدا من پێم وانییە کە ئێرانیش و سوپای پاسدارانیش بۆ خۆیان نیگەران نەبن لەوەی کە دەچنە ناو لیستی تێرۆرەوە، لەبەرەوەی ئێران لە 2 ساڵەوە پێشەوە خەریکە بەرنامە بۆ ئەوە دادەنێکە ئەگە بەرەوڕووی شتێکی وا بووەوە لایەنێکی تر ببێ بۆ پشتیوانی بۆی کە پشتیوانی لێ بکە. هەر بۆیەش ئەوە ماوەیەکی دوور و درێژەکە لە پاژەوەی کە دەنگۆی بە تیرۆریست ناساندنی سوپای پاسداران هاتە ئاراوە ئەو پەیوەندەکانی لەگەڵ رووسیە چڕتر کردەوە. ئەوە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە ئێمە بەوە بگەین سوپای پاسداران بەعکسەوە زۆر نیگەرانە لەوە دەزانێت چون سوپای پاسداران تەنیا ئۆرگانێکی نظامی نییە لە کۆماری ئیسلامی، بەڵکو زۆر شرکت و زۆر کارخانە و نازانم زۆر هینی اقتصادی هەیە سوپای پاسدارانەوە هەیە. بۆیە ئەگەر ئەوان بچنە لیستی تێرۆرەوە ئەوە زۆر شاخ و باڵی ئێران یا ماشێنی سەرکوتی سوپای پاسداران و خەڵکی ئێران کول دەبێ و خاو دەبێتەوە. بۆیە من پێم وایە زۆر نیگەرانە و لەگەڵ ئەوەشدا هەر لەگەڵ بڵاوبوونەوە یەکەم هەواڵی دەستی کرد بە هەڕەشەکردن کە ئەوە نیشانە لە زەعفی کۆماری ئیسلامی. باشە ئەگەر هەڕەشە بکە ئەپێ چی پێ دەکرێت؟ ینی هەڕەشەکانی بەچی دەگاتن؟ بە بڕوای من ناتوانێت ئەنجامێکی ببێت لەبەرەوەی کە ئێمە بینیمان کە ئەو کات کە لە ئەمریکاش سوپای پاسدارانی ئێران دەنگۆی ئەوە هاتە ئاراو بچێتە لیستی تێرۆرەوە، ئێران هەڕەشە و گرۆشەی زۆری کرد، بەڵامەوە ماوەیەکی زۆری لە تێپەڕیوە، بەڵام هەتا ئێستا هیچی بۆ نەکراوە، هیچی وای بۆ ناکرێت. لە ڕاستیدا ئەوە لە نیشانە لە زەعفیەتی وە زیاتر زەعفەکەشی دەردەکەوێت بە مروری زەمان و بە تێپەڕبوونی کات. بۆیە پێم وانییە شتێکی وای پێ بکرێت لە ڕاستیدا. باشە چیدا ئێران و مقبڵی حکوومەتی ئیسلامی ئێران ئێستا چی دەکات بەرامبەر بە و هەموو دژاتیە لە ڕۆژ ئاوا لە وڵاتانی جیهان؟ ئەمن پێم وایە ئەگەر بڵێن کۆماری ئیسلامی چی پێ دەکرێت تەنها ڕێگەیەوەیە کە تەسلیم بێت، چون لەبەرەوەی ئێستا کە تەواوی خەڵکی ناوخۆی دەتوانم بڵێن بەشێکی زۆری خەڵکی ناوخۆی وەتەوا زۆربەی وڵاتانی ئەوروپایی و غەرب ڕۆژاوە بەو قەناعەتە گەیشتوون کە بێنە پاڵ دەنگی خەڵکەوە و لە دژی کۆماری ئیسلامی بوەستنەوە. یعنی ئەوە تۆ لە هەر بوارێکە لە بواری سیاسیەوە تمشایکەی، لە بواری اقتصادیەوە تمشایکەی، لە بواری پەیوەندیەکانەوە تمشایکەی، لە هەر بوارێکەوە ئەگەر تۆ سەیری بکەی کۆماری ئیسلامی لە زەعفدایە و ئەگەر لایەنێکیشی بە هەر جۆرێک بتوانێت جێبەجێ بکات کە من پێم وایە کۆماری ئیسلامی ئەگەر بتوانێت هەنگاوێک هەڵێنێکە ئەم ساڵانە ڕایگرتووە بەشی دیپلۆماسیەکەیەتی کە تا ئێستا توانی بێتی کۆماری ئیسلامی ڕابگرێت، من پێم وایە ئێستا ئەوەش ناتوانێت، یعنی ئەوەشی دابەزیوە لەبەرەوەی ئێستا کەوتووەتە هێنی بارمتەگرتنی شارۆمەندانی ئوروپاییەوە. وڵاتانی ئوروپایی داوا دەکەن شارۆمەندەکانیان بگەڕێنە وڵاتی خۆیان و سەفەری ئێران نەکەن. ئەوانە هەموو نیشانە لە زەعفی ئێرانە و پێم وانییە کارێکی ئەو تۆی پێ بکرێ لە ڕاست. باشە دڵنیا خانم، هەواڵەکانی ئەم چەند ڕۆژە لە هەموو ئێران، هەواڵەکانی هەلبەت خۆپیشاندانان و وەڵامی حکوومەت بۆ ئەوانە و لە شارە کوردیەکان هیچ نوێ هەیە؟ هیچ دەبیسین ئەم چەند ڕۆژە لە شارە کوردیەکان و لە زۆربەی شارەکانی تریش دیارە خۆپیشاندان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا فەزایەکی ئەمنی زۆر حاکمە بەسەر ئێراندا. ئێمە بینیمان ڕۆژی جمعە ئەو بە هەزاران خەڵک ڕژانە خیابانەوە لە زاهێدان، ئەمە لە کاتێکدایە شاری زاهێدان لە محاسرەی ئەمنیەتیدایە، بۆیە خەڵک ئیتر ناترسنەوە. لە شارە کوردیەکان لە هەموو فرسەتێک کەڵک وەردەگرن بۆی کە ناڕزایەتی خۆیان دەرببڕن. بەفر دەبارێت دەچنە دەرەوە، خامنەی بە شێوەی بەفر دروست دەکەن و دەموچاوی خوێنی لێ دێنن کایانی ها، ئەنی دەیانەوێت بە هەموو شێوەیەک ناڕزایەتی خۆیان و نەویستنی ئەم کۆماری ئیسلامیە بە شێوەی جۆرا جۆر دەری ببڕن و ئێبرازی کەن کە نایانەوێ ئەم دەوڵەتە
حاکم بێت بەسەریانەوە. بەڵێ دڵنیا خانم ئێمە لەگەڵ هەموو میوانەکانمان باسی بابەت خاڵێک دەکەین ئەویش ئەوەیە وەڵامی ڕۆژئاوا بۆ ئەو شتان ئەو کارانەی کە لە ناو ئێراندا ڕوئەدەن ئایا لە ئاستی گەورەیی و توندی ئەو کریاران کوردەوان کە لە ئێرانە ڕوئەدەن یان نا یعنی حەزەکەم دووبارە ئەو پرسیارە تۆش بکەم یعنی ئەو هەموو شتێک کە لە ناو ئێرانە ڕوئەدا وەڵامی ئەوروپیەکان بەسە بۆ ئەوە؟ ئەمن پێم وایە نا لە ڕاستیدا نا لەبەرەوەی ئەگەرچی یەکێتی ئەوروپا وڵاتانی ڕۆژاوا درەنگ هاتنە سەرخەت لەبەرەوەی کۆماری ئیسلامی زۆر دەمێکەیەکە دەستی کردو بە کوشتار و خەڵک دەکوژێەوە تێروریستە لە واقعدا لە منتەقا و ئەگەر ئەوان دەنگیان بخەنە پاڵدەنگی خەڵک لە ڕاستیدا نەک تەنیا خەڵکی ئێران نەجات دەدەن خەڵکی ئوروپاش نەجات دەدەن خەڵکی خۆیان نەجات دەدەن کۆماری ئیسلامی ڤیرۆسێکە بۆ هەموو دنیا یعنی ئەگەر ئەوان بێنە پاڵ خەڵکەوە ئەوە یارمەتیدانێکە بەخۆشیان بەڵام ئەوەی کە تا ئێستا کردویانە باشە بەڵام بە پێی پێویست و ئەوەی کە دەبواە ببوایە من پێم وایە نا بەداخەوە. بەڵێ دڵنیا ڕاحیم زادە چالاکوانی سیاسی لە ستۆکۆلم سوید لەگەڵ ئێمە زۆر زۆر سوپاس.